میوانداریا دکتر کامران قادر پسپور دارایی ج سلیمانی لگلمه دکتر دم باش و سپاس بو آمده بون و هفتیه که پری بلندبون ام دبینین به نرخان و جنرخ زیر بگره جنرخ درابین الکترونی بگره سبه دست بیکا وکرنه گلو اف بلندبونین دمکی بونه آسایی بونه یا ام چاوره بلندبونین دنجی بکن لگل وکرنه بازاران سبه زۆر سپاس بەڕاستی ئەم ئاڕاستی بەرزبوونەوەی کە گۆی گشتی کانزەکانی گرتوتەوە هەروەها بتکۆینی گرتوتەوە یا بڵێن چەندراوێکی ئەلکترۆنی گرتوتەوە جگەل لەوەی کە ئەبینین کە حتا یۆرۆ و پاونیش بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوە واتە ئەمە هۆکاری چی هۆکاری ئەو سیاسەتە نەقدیەیە کە پێشبینی ئەکرێت جێبەجێ بکرێت لەلایەن وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە ئەویش بە دابەزینی سوودی بانکی بەڕاستی دابەزینی سوودی بانکی یەکێکە لە هۆرەکارە سەرچیان ناڵێن تەنها هۆکارە بەڵام یەکێکە لە هۆکارە سەرچیانەی کە لە داهاتووە ڕوو ئەیاد و دابەزینی سوودی بانکیش حتمما ئیندێکسی دۆلار دائەبەزێنێ بە شێوەیەکی ئاسایی نرخی زێر بەرز دەکاتەوە کە نرخی زۆری بەرز کردوت و ئەم پێشبینیەکەم نرخی زێر بەرزتر بێتەوە بەڵێ ئەکرێت گەڕانەوەی بکات تا ڕادەیەکی کەم زۆریش نا نرخی زۆر دابەزینێ بکاتەوە اینجا دوای سەرکەوێتەوە لەبەرەوەی کە دابەزینی یا دابەزاندنی سوودی بانکی ئەمریکی شتێکە کە گومانی تیانە بەڵام کاتەکەی تهدید نەکراوە تا ئێستا ئایا لە کۆبوونی مانگی شەشایە یان لە مانگی 8 و 9 دەیە بەڕاستی پێشبینێکرێ مانگی 6 بێت طبعا هەر نرخی زێر بەرز نەبێتەوە هەر ئەویش بەرز نابێتەوە بیتکۆینێکێک لەوانی کە بەرز بێتەوە هەرچەندە بیتکۆین مزاربەی زۆر زۆرتیایە یعنی تەلاعبکردن بە بازارەوە زۆر زۆریتیایە یعنی کۆمەڵێ بانک و کۆمپانیایەن ئەگەر دەست بکەن بە بای نرخەکە زۆر بەرزەکەنەوە بەڵام لە زێرە ئەمە نییە لە زەرە کەمتر تەلاعباتی تایە زیاتر ئەو هۆکاری اقتصادی و سیاسیانەیە کە پاڵ بە زێرەوە ئەنێت بەرزبوونەوە تۆمار بکات و من پێشبینی ئەەکەم ئیندێکسی دۆلار تا ڕادێکی زۆرتر دابەزێت بەڵام معنای ئەوە نییە کە یۆرۆ پاوان هەم بەرەو بەرزبوونەوە ئەڕۆن ئەکری ئەوان دابەزینێکی باش تۆمارکەن بەڵام بۆ زێر نەخێر بۆ زێر دابەزینی باش تۆمار ناکات. زۆر باشە دکتۆر سەبارەت بە نرخێ نەفتە بەتایبەت دە هەفتیا بوریدا مادیت بلندبوونێن وێ سنووردار بوونە پشتی بڕیارە ڕێکخراوە ئۆپێک پڵاسژی یا کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت. ئێوە چی پێشبینی دەکەن لەم دووخەی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ژی بوو نرخی ناو لە کاتێکدا خواستی چی نیشتەکان بوونەوەدایە؟ بەڵێ طبعا زێر و نەوت حاڵەتێکی تایبەتیان هەیە شەر نییە پەیوەندی بە ئیندێکسی دۆلارەوە بە تایبەتی نەوت حاڵەتێکی زۆر ئستثنائیە نەوت کۆبوونەوەکانی ئۆپێک پلەس تەسیری تێکات ناجێگیری سیاسی و عسکەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەسیری تێکە کۆمەڵی هۆکارەیە تەسیری تێکە گەشەی ئابووری ئەمریکا و ئەوروپا وڵاتانی پیشەسازی ئەمان هەمووی کاریگەوری گەورەی هەیە لەم کاتەیە کە ئێستا ئێمە قسە ئەکەین هۆکارە سیاسی و عسکەریەکان هەروەها بەرهەمێنانی ئۆپیک کە بڕیارە لە ینی ڕوبعی دووەمی ئەم ساڵ واتە لە چارەکی دووەمی ئەم ساڵ واتە لە مانگی 4 و 5 و 6 پێشنیار کراوە کە دابەزینێکی تری بەرهەمێنان بکەن لە پێناوچی لە پێناو ئەوەی کە نرخی نەوت بەلایەنێکەوە بە بەرزی بێڵنەوە یان دیانەوە زیاتر بەرزیکەنەوە لەبەرەوە پێشبینی ناکرێت بەم زوانە نرخی نەوت دابەزێت ئیلا لێک حاڵەتە نەبێت نرخی نەوت لێک حاڵەتە دابەزێت و دابەزینی زۆر گەورە ئەکات ئەگەر هاتوو بەهۆی ئەوەی کە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یا با بڵین وڵاتانی پیشەسازی کە پێکاتەوە مەسەلەن لە وڵاتانی ئەمریکا و کەنەدا و ئەوروپا و بەریتانیا و ئوسترالیا و کۆریا باشوور و مەسەلەن یابان ئەمانە کە زۆربەی هەرە زۆریان سووی بانکیان زۆر بەرگەیە سوودی بانکیان یەکجار بەرزە ئەم سوودێمانکە بێتەوەی ئەوەی کە خاوبوونەوەی ئابووری ڕووبە ئەگەر هاتوو خاوبوونەوەی ئابووری ڕوویە ئەو کاتە ئەتوانین بڵین نرخی نەوت داڕمانێکی گەورە ڕوئەیە بەڵام غێری ئەوە بەڕاستی نرخی نەوت بەتەمای دابەزینی مەبن دابەزینی گەورە و ئەگەر بەرزیش نەبێتەوە مەسەلەن پێشبینیەکرێت زیاتریش بەرز بێتەوە مەسەلەن لە ساڵی 2024 ینی تقریبا ببێ بە 95 دۆلاریش تا 100 دۆلاریش بڕوات. دکتۆر سەبارەت بە هەفتی ئەم زیاتر ڕابوەستن چاڕوان دەکرێت هیچ ڕووداوێکی گەورە لە پێشدا بێتن کاریگەری بەرچاو لەسەر بازاڕەکان دروست بکاتن؟ بەڵێ دوو سێ ڕووداو هەیە کە ئێمە پێویستە ئاماژەی پێبێن یەکەم مەسائلە سیاسیەکان دابەزانی سوودی بانکی نەخێر لەم کاتەیان نییە ئەکرێت
با بڵێن لە 20 مانگایە با بڵێن تقریبا دە ڕۆژێکی ماوە واتە با بڵێن ئەم هەفتەیەش نیە توانین بڵێن تقریبا هەفتەکەی ترێکە بڕیار لەسەر یا قسە لەسەر سوودی بانکی ئەکرێ کۆبوونەوەی ئەنجومەنی فدرالی ئەمریکا ئەمە ئەکرێ ئەمە یەکێکە لەو ئیڤنتانی کە ڕوئات و کاریگەری لەسەر بازاڕەکانە بێ بەس بۆم هەفتەی نابوو هەفتەی داهاتووتر یعنی ئەم هەفتەیە ناکەبێتەوە خاڵی دوم ئەوەیە کۆبوونەوەکانی ئۆپیک خاڵی سێمەوەی ڕێکەوتنی نێوان حماس و ئیسرائیل یعنی شتێکە ئەڵێن پێش ڕەمەزان احتیمالە جێبەجێکرێت ئەگەر هاتو شتێکی وا ڕوویە مثلا کاریگەری لەسەر تا ڕادەیە کاریگەری لەسەر زێر ئەبێت و کاریگەری لەسەر نرخی نەوتی جاوێ بە ئاڕاستی دابەزین هەر ئەم دوانە هەیە بەڕاستی کە لەم هەفتەیان بێ بەڵام من خۆم پێشبینی ناکەم نرخی زێر بە شێوێکی لە کوی گشتی هەموو ئەم سیعرانی کە باسمان کرد ئەم شتومەکانی کە باسمان کرد نرخی زێر پێشبینی ناکەم دابەزینی گەورە تۆمارکۆی لەبەرەوەی کە ئەو $100 کە ئێستا پێمانە ئەو $100 نییە کە ساڵی 2019 پێمانە لەبەرەوە کە کاتێک سوودی بانکی دابەزێن و ئەو $100 قیمەتی جارانی نەماوە ئێخۆ ناکرێت نرخی زێر بێتەوە سەردەمی پێش کۆڕۆنا و بێتەوە بۆ 4500 حتمما نایەتەوە ئەوە بۆ هەتا نایەتەوە ئەو سیعرە چونکە لەبەر بەردەوام ئەم نرخی ئەم شتومەکانە لە بەرزبوونەوەیە لەبەرێک قدرەتی شڕایی ئەو پارەی کە پێکردێکە دۆلارە بەردەوام لە دابەزینایە بە مروری زەمن. دکتۆر سەبارەت بە زیرەکی دەستکرد و دراوی زیرەکی دەستکرد کە کەمێک پێشیش باسمان کرد باس لەوە دەک لە چوارچۆی کۆنفرانسێکی نێودەوڵەتیدا بخرێنە ڕوو هەندێک لەو دراوانە بازار چوون خۆی ئامادە کردووە و پێشوازیکردن لە دراوەکی لەو جوورەش. بەڵێ دیارە ئەمە ئەم دراوانەی کە ئێمە بڵێن باسییانەکەنی ئەم دراوە ئەلکترۆنیانە دیسنترالایزە واتە مرکزی نییە واتە ئابوووریەک پشگیری ناکە واتە ئابووریکی لە پشتەوە نیە بۆ نمونێسا دۆلار ئابووری ئەمریکای لە پشتەوەیە و دیناری عراقی ئابووری عراقی لە پشتەوەیە مثلەن هەرێکە لەم دراوانە مثلەن تورکی لیرەی تورکی ئابووری تورکیا لە پشتەوەیە ئیتر تۆ سی ئابووریەکەیەکەی ئەزانی قیمەتی پارەکەی چەندێکە بەڵام مەسەلەی دراو مەسەلەیەکی گلۆباڵیە ینی جیهانیە و هەتا ئەم دقەیش کەمن تۆ باسیەکەین مەسەلەی دراوە ئەلکترۆنیەکان مەبەستم مثلەن تەزاروباتی زۆر پێوە ئەکرێت مثلەن 4 بانک بێنە ناو بازارەکەەوە ئەتوانن $10,000 $15,000 سەری خەن یا دایبەزێنن بەڵام دیارە ئەم کۆنفرانسی کە ئەکرێ یا با بڵێن ئەو کۆمپانیایی کە ئیکا کە قازانجەکان یەکجار زۆر بوو لە داتاکانی ڕابردەوە نازداکی زۆر بەرز کردەوە دیارە لە بواری تەکنۆلۆژیا و ئەرتیفیشەڵ ئینتەلیجەنتە بابەتی تریان پێ بە تایبەتی ئەو بابەتانی کە پێنی بە فاینانسەوە هەیە و وای لێ ئەکەن کە ئابووری جیهان خۆی لەگەڵا بگونجێنێ مەسەلەن هەرچەند ئێستا ئەمە شتێکی تازەیە بۆ ئابووری جیهان تا ئەو کاتی کە بانکە مەرکەزیەکانی اعترافی پێ ئەەکەن ئەبێ لە ژێر سەیطرەی بانکە مەرکەزیەکان ئەبێت دیارە گۆڕانکاری گەورەی بەسەریەت ئەم دراوە ئەلکترۆنیانە بەم شێوەیە نامێنەوە کە هیچ چاودێریەکی نەکرێت ئەبێ ئەو ترانزاکشنانێک کە ئەکرێت مثلەن ئاشکرا بنی کێ ئەیکڕەت و کێی فرۆشێ خۆ ئەگەرنا وڵاتە بەهێزەکان ئابووریە بەهێزەکان پشگیری ناکەن بەڵام لەم کۆنفرانسی کە ئەکرێت دیارە بابەتی تازە و شێوازێکی نوێی بابەتی دراوە ئەلکترۆنیەکان نە پێشەوە. گەلێک سپاس ڕێزدار دکتۆر کامەران قادر پسپورێ دارایی ژە سلێمانی لەگەڵما بووی دەم باش.